ئێستا چۆنی دوای مامۆستا عەلی بینی هەروەکو خۆت وای دروست نییە خۆی ئەو کارە بکە و دروست نییە خەڵکی بسەلای ئەوە مەسەلەکە لە غەیری تیجارەتکردن بەو دینە نەبی هیچ مەبەستێکی لە پشتەوە نییە هەندارەکەم شەڕەر دەماغا گوتیان بیبەکم مەلا عەلی منیش چوومەکن مەلا عەلی ئێستا خراپترە نەک باشتر ئێمە وەکو ئەرکێکی خۆمان بۆ پاراستنی تەندروستی خەڵک داوامان کردو سکاڵاشمان کردو داواشمان لە وزارەتی ناوخۆ کردووەکەوە دابخرێت. لە هەرێمی کوردستاندا لێرە و لەوێ باز لەوە دەکرێت کە چەند کەسێک لە ژێر ناوی پزیشکی ئاینی یاخود چارەسەری سروشتی چارەسەر بۆ ئەو نەخۆشیانە دەکەن کە سەردانیان دەکەن و هاتوینەتە ناحەی کەڵک لێرە نەخۆشخانەیەک بە ناوی نەخۆشخانەی خێرخوازی پزیشکی پێغەمبەر محەممەد درودی خوای لێبێت لەلایەن مەلا عەلی کەڵکەوە کە ناسراوە لە کوردستاندا پێشوازی لەو نەخۆشخانە دەکات و دەیان بینێت. ئەم نەخۆشخانەی مەلا عەلی کەڵک هەندێک بە چاک باسی دەکەن و زۆرێکی تریش گلەیی و ڕەخنەیان لێ هەیە بە تایبەت لایەنە فەرمیەکان کە پەیوەستن بە کەرتی تەندروستیەوە لە هەرێمی کوردستاندا دەمانەوێت لەم بارەیەوە بە دواداچوون بکەین و پرسیار بکەین بزانین مەلا عەلی کەڵک بە پێی چ زانستێکی پزیشکی ئەم کارە دەکات و نەخۆش دەبینێت و چارەسەریان بۆ دەنووسێت و بە گوتەی خۆی چاشیان دەکاتەوە. لە هەمان کاتدا لایەنە فەرمیەکان و ناوەندە زانستی و شەرعیەکانیش لەسەر ئەم پرسا دەهێنینەگۆ دەمانەوێت بە دواداچوونەکانمان لێرەوە لە نەخۆشخانەکەی مەلا عەلی کەڵکەوە دەست پێ بکەین. دەچمە ناو نەخۆشخانەکەی مەلا عەلی کەڵک لێرە منداڵ و گەورە ژن و پیا و پێکەوە نۆر دەگرن بۆ ئەوەی مەلا عەلی ببین و چارەسەری نەخۆشەکانیان بۆ بکات. بەناو قەرەباڵغەیەکی زۆری نەخۆشەکاندا خۆم گەیاندە بەردەم ژوورەکەی مەلا عەلی بینیم تەنها دەستی لە سەرسەری نەخۆشەکاندا دەنا و ئاەتێکی قورئانی بەسەردا دەخوێند و دەیگوت تەواو ئێوە چاکبوونەوە. ئەوە دەبینن ئەو ژوورەیە کە مەلا عەلی کەڵک تێدا نەخۆشەکان ئەبینێ وەکو خۆڵە چارەسەریان بۆکە لێرە قەرەباڵغێکی زۆر هەیە بینن نزیکی 20 نەفەر ڕاوەستاون و لە هۆڵەکەش زیاتر لە 50 نەفەر دەتوانم بڵم ڕاوەستاون بێجگە لە دەریشەوە بە هەمان شێوە قەرەباڵغێکی زۆر هەیە. لە کاتژمێر هەشتی بەیانیەوە ئێستا ئەوە 12 دقەیە نزیکی ینی بۆ 4 کاتژمێرە بێ وەکو خۆیان دەڵن باسیەکەن ئەوانی کە لێرە ئیشەکەن لەگەڵ مەلا عەلی کەڵکە نزیکی 400 نەخۆشی بینیوە واتە هەر سەعاتی نزیکی 100 نەخۆش ئەبینرێت لێرە. چاوەڕێم کرد تا مەلا عەلی زۆربەی نەخۆشەکانی بەڕێکرد پاشان چوومە لای و سەبارەت بە کارەکانی دەستم بە پرسیارکردن کرد. ڕۆژانە چەند نەخۆش لێرە ئەبینین؟ وڵا ڕۆژ دەزانی مامۆستا ڕۆژی 200 سارە 150 سارە هەریەکی 5 نەفەری دەگاتە 400 نەفەری زیاتر کەمتر ڕۆژانە 400 جمعەت نەبێ بۆ 500 نەخۆشە لێرە تازە پێ نافتان 150 106 سارە مامەڕێ کردووە. بەڵێ ئێمە لەو ماوەی لێرە بووین ئەم ژوورە زۆر قەرەباڵغ بوو بە چای خۆمان ئەو قەرەباڵغێمان بینی کە نەخۆشەکان چۆن سەر ئەگرن بۆی بیان بینی تو چارەسەریان بکەیت. بەڵام ئەوەی ئێمە تێبینیما کرد بۆن منە لە ماوەی دقەیەکە 4 نەخۆش نزیکی بۆ 5 نەخۆش ئەبینی و بەڕێیانەکەیت ئەتوانی لەو ماوەیە کەمەیان نەخۆشەکەیان دیاری بکەیت وە چارەسەری دقیقیشان بۆ بکەیت. بەڵێ مامۆستا زۆر بە جوانی دقیقی چارەسەریان دەکەم نەخۆش کرێت تەلام یەکسەر ئەمن تەشخیص دەکەم چکە مرۆڤ ئەگەر تو ئێستا 10 ساڵان ڕۆژنامە گەری بکەیت ئەمنیەت تازە هاتمە ڕۆژنامە گەری تو لە من زۆر شارەزاتری ئەو نەفرەکەری یەکسەر دێم قسەی خۆ کە دقیق بۆت هەیە باسی نەخۆشەکەی دەکا بە گوتی ئەمن فەحسیەکەم و قورئان دەخێنم هەمن بە قورئان شتەکان زوو کەشفەکەم کە قورئان نەسەخین ئەو نەخۆشە دیار دەبی جنی هەیە نەخۆشەکەی عضوی یان ڕوحیە یەکسەر کەشفی ئەەکەم کەشفم کرد عیلاج بۆ کەربم کرد لە دەرێ قوتابیەکانم ئەزان چیتی نووسیمان دەزانن یعنی ئەم کە نووسیمان تێدەگەن چکە ئیشی من یەکسەر ئەگەر حالەتی جنبی لە بنی پێیتین ئەگەر حالەتی عیلاج بۆ دەکەین ئەگەر نەخۆشیێکی بۆ سێ بۆ یەکەن سەرێ شەوی بۆ یادن خەرێ دەسەری داهاتوی بزان عیلاجەکانی بۆ دەکەین بەسەری. بەڵێ بینە سەر کێشەی نێوان بەڕێست و وەزارەتی تەندروستی ئەو کێشەی ئێوە گەشتۆتە دادگاکان. بەڵێ زۆر نزیکەی زیاتر لە 60 جار بانک دادگا زۆر ناخۆشە کێشەکەتان بە چی گەیشتووەوە بە چێ تۆمەتبار کراوی لەلایەن وەزارەتی تەندروستیەوە؟ من بە هیچ شتێک تۆمەتبار نەکراوم بەس بۆی تۆمەتبار کراوم دەڵێ مامۆستا عەلی
شهادەی حکوومەتی هەرێمینە بڕوامان بە حکوومەتی عراقنیە کە دەسمەدا دەگەدەین بڕاشمان بۆینە میزی حشتری شیفاوی لەس ئەوەندە ماوە ئەوی کەم کۆتای هاتیە بەڵام مامۆساتۆ ئەو تاقیکردنەوانەی کە ئەیکە یاخو بڵێم ئەو داهێنانی کە خۆت ناوە و بەکاریان هێنی بۆ چارەسەری نەخۆشیەکان لەسەر چه بنەمایەک ئەو داهێنانەیەکەی بۆ نمونە کە تۆ میزی حشتر بۆ نەخۆشەکە نووسی ئایا پێشتر تاقیکردنەوە لەسەر و میزی حشتر کردووە کە چمادەیەکی تایە یعنی مادە باشەکانی ناو میزی حشتر چییە تۆ بۆ نەخۆشیەکان هەشتێک دابنێم دیراسەس دەکەم چکە فەخرنێ من 17 ساڵم خوێندووە من مامۆستای سەرجانات بزان ئیمام خەتیبیش بووە من ئێستا شەرە خوێنم کتابی طبیش دەخوێنم ئەستا ئەوە حەفەن ئەو ئێوەی دکتۆری ئەم لامە ئەستا خەڵک پرسیارە بکەم مامۆستا دکتۆری ئەوەی دکتۆری بەکارینەیە ئێستا زۆر خەڵک ئەمە بەکاردێنم شێک لەو کەسانەی کە وەزنی زیاتر بووە تەماشای یەکێک لە ڤیددیۆکانی بەڕێستی کردووە بەوەی کە کلێنس بخوات و چارەسەری قەڵەویەکەی توانێت بکات و زعیف بێت ئێستا ئەو کەسە نەخۆشە براوەتە نەخۆشخانەیەک لە شاری هەولێر و دکتۆر ماوەی 24 کاتژمێری بۆ داناوە ئەگەر چاک نەبێتەوە لەو 24 کاتژمێرە ئەبێ نەشتەرگەری قورسی بۆ بکەن یاخو نەشتەرگەری گەورەی بۆ بکەن بەڕێزت لەم بارەیەوە چیت هەیە؟ بسم الله الرحمن مامۆستای شیرین ئێستاش من هەر داهێنە 13 داهێنانم کردووە لە قسەی خۆم پەشیمان نیمە ئەگە ئەو نەفرە بشخوا نەخۆشکەوە ئازادە لەبەرەوەی نەهاتە لای من ئەو کەسە بەرپرسم کە بێتە لای من باشە بەڕێزت ئەڵێ من لەو کەسانە بەرپرسم کەیەن سەردانی منەکەن ئەو ئافرەتە ناتۆتە لای بەڕێزت لی بەرپرس نیت بەڵام بەڕێزت لەم وەسڵانەی کە لەلاتە یاخود بڵین ئەم بلیتانی کە بۆ نەخۆشەکانی ئەبڕیت لێرەیە نووسینێک نووسراوە کە ئەڵێ من واتە نەخۆشەکە من ئەو نەخۆشم کە ناوم لەسەرەوە نووسراوە بە ئارەزوی خۆم هاتوومەتە لای پزیشکی ئاینی مامۆستا عەلی بۆ چارەسەرکردن خۆم بەرپرسیارم لە هەر ڕووداوێک کە بەسەر نەخۆشیەکەم دابێت لە ئێستا و داهاتواتە تۆ بەرپرسیار نیت لەو نەخۆشەی کە سەردانی جەنابیشتە قوربان ئەو کەلۆی دەکەینەوە ئافرەتە کێتە لای من ئەو بەرپرسە لەو قسانە لەسەر ئیمن دەکات بەس قسەی بەبێ ئیزیم لە جێشکە بکە ئەو بەرپرسە نازمەت لەم حاڵی لەو شتانی کە ئێستا ئەو قسەی ئەو ڕقە زۆر گرنگ بۆم خوێندەوە هەر شتێک بەسەری بێ بەڵام لێرەوانە نووسراوە ئەلێرە ئەو مەسەن ئەو ئافرەتە کردێتە لایم دەڵێن بەرپرس ئەمن ئەو قسەی منە ئافرەتێن بەرپرسم بە ئارەزوی خۆماری معنی من نەمگوتیوەرە بەس ئافرەتێک لە دەرێ شتێکی تر بخوا بەبێ من بەرپرس نیمە ئەو ڕقەی منە لای هەر کەسێک بی هەر شتێکی بەسەر هات من بەرپرسم ئەو ڕقەی منە بەڵام ببوورە لێرەوانە نووسراوە لێرە ئەڵێ خۆم بەرپرسیارم واتە نەخۆشەکە خۆم بەرپرسیارم لە هەر ڕووداوێک کە بەسەر نەخۆشەکەم بێت ئێستا و لە داهاتوو ئەوە خۆیتی بەڵام وێتە لای من خۆمم حەز دەکەم عیلمیەت تێم بگەی ئەو ئافرەتە ڕقەی ورە خۆیتی با لێرا بیبڕێنینەوە مامۆستا نەخۆشێک یەتە لای بەڕێز بۆ نمونە من نەخۆشم ئێمە لای جەنابەت چارەسەرێکم بۆ بکەیت ئەگەر عیلاجێکی غەڵەتت دامێ چوومە دەرەوە شتێکم لەسەر هات بۆ نمونە گیانم لە دەزای یا زەرێکی گیانیم لێکەوە ئەو کاتە من بەرپرسم یا بەڕێزم زۆر جوانە هەر نەخۆشێک هەرچی بەسەر بێ لای من بمریان نمرێ ئەگەر ئەم لەستە لە من دەستی مۆیلات ئەوم بەرپرسم بەس نەخۆش ئەگە لای من ڕۆی چۆ دەرێ من بەرپرس نیمە بە خۆی بەرپرسە بۆمە تۆ عیلاجی بۆ نووسی ئەڵەی بۆ ماوەی مانگێک بەکاری لەو مانگەیە شتێکی لێ هات بەهۆی ئەو عیلاجانە ئەو بەخۆی بەرپرسە لە کارەکان واتە تۆ بەرپرس نا بەرپرسیمە ئێستا چۆنی دوای مامۆستا عەلی بینی هەروەکو خۆت وای دروست نییە خۆی ئەو کارە بکە و دروست نییە خەڵکی بستە لای ئەوە مەسەلەکە لە غەیری تیجارەتکردن بەو دینە نەبی هیچ مەبەستێکی تر لە پشتەوە نییە هەندارەکەم شەرەر دەماغا گوتیان بیگەکم مەلا عەلی منیش چوومەکن مەلا عەلی ئێستا خراپترە نەک باشتر ئێمە وەکو ئەرکێکی خۆمان بۆ پاراستنی تەندروستی خەڵک داوامان کردو سکاڵاشمان کردو داواشمان لە وەزارەتی ناوخۆ کردووەکەوە دابخرێت ئەم قسانەی مەلا عەلی هاوکات بوو لەگەڵ ئەوەی ئافرەتێک بەهۆی خواردنی کلێنسەوە تەندروستی تێکچوو بوو گەیەندرا بوویە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات لە شاری هەولێر بە گوتەی ئافرەتە نەخۆشەکە ئەم کارەی دوای ئەوە کردووە کە مەلا عەلی لە گرتەیەکی ڤیدیۆیی دابینیوە کە ڕێنمایی قەڵەوەکان دەکات کلێنس بخۆن و بۆ ئەوەی لاواز ببن ئێستا ئەو ئافرەتە لەلایەن پزیشکەکانەوە تواندراوە کلێنسەکان لە ڕیخۆڵی دەربهێنرێت و لە مەترسی ڕزگار بکرێت ئێمە وەکو پسپۆر و کارمەندانی سنتەری هەرسو جگەر لە نەخۆشخانەی ڕزگاری ئاگادار کراینەوە لەلایەن تەواوی ڕۆژهەڵات کە نەخۆشێکی ئەوها هەیە کلینێکسی خواردووە لەبەرەوەی وستێتی زەعیف بێت
وداخل بوو بە ئەنسیدادی ئەمعا لە حاڵەتی ئازار و ڕشانەوە تر ئێمە محاولەمان بۆ کرد تقریبا لە ساعاتی 11 دەستمان پێ کرد کە لە ڕێی نازوورەوە بتوانین ئەو کلینێکسە دەربێنین و تووشی حاڵەتی نەشتەرگەری نەکەین چونکە نەخۆشەکە خۆی قەڵەو بوو و نەشتەرگەری خەتەریاتی زۆر هەبوو لەسەر ژیانی بۆیە تقریبا لە ساعاتی 11 هەتاکو ساعات 2 شێوێ هەمومان بە کارمەندانەوە توانیمان کە ئەو کلینێکسە دەربێنین لە ناوڕی خۆڵەکانی لە ڕێی نازوڵەوە و دوای ئەوە عیلاجماندایە و مایەوە لە تەواوی هەتاکو ئەمڕۆ بەیانی لەلایەن دکتۆرەکانی خۆیەوە تەماشایان کرد و مشکلی نەبوو سکی دەرچوو بوو هەمووی نە ئازاری مابوو نە حاڵەتی ڕشانەوە ئێستا گەڕاوەتە ماڵەوە خواردنی کلێنس بۆ هەر چارەسەری هەر نەخۆشیێک بێ هیچ بنەمایەکی زانستی هەیە نەخێر بە ئەکیدی هیچی نییە و ئەوەش بەکارهێنانی بەونەوە بە ئەکیدی ئەوە نەتیجەکەیەتی ڕاستە ئەمە یەکەم نەخۆشی ئێمە بیبینین بەس ئەم حاڵەتە لە زیادبوونایە ئەگەروا بەردەوام بێ نەخۆشی حاڵەتی زیاتر دێ بە مشکلە دەمەوێت سەردانی و دەرمانخانەیە بکەم کە مەلا عەلی ڕێنمایی سەردانکەرانی دەکا تەنها لەوێ دەرمان و پێداویستیەکان بکڕن دەرمانخانەکە لەلایەن براکانی مەلا عەلیەوە بەڕێوە دەبرێت ویستم لەسەر جۆر و کوالیتی و نرخ و دەرمانەکان قسە لەگەڵ براکانی مەلا عەلی بکەم بەڵام ڕازی نەبوون و تەنانەت ڕێگەشیان پێ نەداین بە شێوەیەکی ئاشکرا وێنەی دەرمانخانەکە بگرین چەند نەخۆشێکیش کە نەیانویست لە بەردەم کامێرا دەربکەون پێیان گوتم کە نەخۆش هەیە نزیکەی 400,000 دیناری لە بری وەرگرتنی چارەسەر و دەرمان لێ وەرگیراوە سەناکە هیچ قسەشمان نییە حەزمێنێ تەسویش بکەی کاتیشمان مەگرن گە بە ئەرگنەکە ئەرگێ بەس حەزمانە قسەمان هیچ قسەمان مەشغول لە فەتو شتانمان دەرمانخانەکە بەجێدەی هەڵموو دەگەڕێمەوە نەخۆشخانەکەی مەلا عەلی بینیم مەلا عەلی خەریکی چارەسەرکردنی نەخۆشێکی ئافرەتە کە بە کوتەی خۆی ماوەی 2 ساڵە ناتوانێت لەسەر پێیەکانی بڕوان بەڵام مەلا عەلی بە هاوارکردن و خوێندنی قورئان و تەکبیرکردنەوە دەیگوت من چارەسەرم کرد و دەتوانێت لەسەر پێیەکانی خۆی بڕوان ولا يزيد الظالمين إلا خسارا بيدانا داي حاجي بيدانا ما تنسي الله أكبر ما تنسي الله أكبر من عم كفالة دكم ولا لا بس راجع جماعة اللهم صل على محمد ويبركة بەڵام ئافرەتە نەخۆشەکە دوای هاتنە دەرەوەی لە ژوورەکەی مەلا عەلی ڕەتی کردەوە کە مەلا عەلی توانی بێتی چارەسەری نەخۆشیەکەی بۆ بکات والله تا ئیسە فەرق ناکەیت ینی باش نەبووین هێشتا بەس چونکە قاچم قورسم سڕم ئەوی سڕ ئەڵی کۆتەرەدارە بم هەڵاگیرێ ئەو دەستی گرتیت و تۆزێک ڕۆشتی لە ڕێوتی تەواو چاک بوویت پێشتریش ئەو توانی هەر بۆ شێوە بڕۆیت پێشتری لە ئێندستانی ئاوا دووشق بدمیان دکتۆرەکان بدمیانەوە لە هیندی تەبیعیان پێکرد علاج تەبیعی بەڵێ هەنگاو هەنگاو ڕۆیشتم و بەڵێ لە وەختەوە 2 ساڵە لەسەر جێکەوت چەندین نەخۆشی دیکە کە هاتبوونە لای مەلا عەلی و پێ ڕاگەیاندبوون کە چارەسەری کردوون بەڵام ڕەتیان دەکردەوە کە چارەسەریان بۆ کرابێت و هەندێکی دیکەش بە ئومێدی چارەسەر بوون دوو مانچکە باتان نەچۆ بازای تەماتۆ خیانێکم بەرپرسم شاید چەند ساڵە ڕۆیوە ئێستا پێ خۆی دەڕوا ئینشاءڵڵا بڵکە قوربان بدەی پێت بکە پێدا قوربانی بم دەی ئەڵڵا قوربانەکەی بڕۆ باوکە چۆنە دوای مامۆستا ئێستا چۆنی دوای مامۆستا عەلیت بینی هەروەکو خۆت وای ئێستا دوای مامۆستا عەلی بینیتی دیسان هەستت بە باشتر بوون نەکردووە هەر ناتوانێ بڕۆی مەلا عەلی بانگەشەی ئەوە دەکات کە جن لە لەشی مرۆڤ دەردەکات و بۆ چارەسەری نەخۆشی بەدار لە بنپێی نەخۆشەکان دەدات هەروەها ڕێنمایی خەڵک دەکات کە خۆڵ و میزی حوشتر و کلێنس بۆ چارەسەری چەندی نەخۆشی بەکاربێنن مەلا عەلی هەموو ئەو کارانەش بە ناوی پزیشکی ئاینیەوە دەکات و گوایە لە قورئان و فەرموودەکاندا بوونی هەیە منیش
بۆ پشتڕاستکردنەوەی ئەو کار و گفتارانی مەلا عەلی سەردانی مامۆستایەکی ئاینیم کرد لە شاری هەولێر کە بڕوانامەی لە فقهی ئیسلامدا هەیە و هاوکات ئەندامی لیژنەی باڵای فتوایە لە هەرێمی کوردستان. دکتۆر عومەر مرۆ ڕای دەگەیەنێت ئەو جۆرە کارانە دروست نین و بەڵکو و بازرگانی کردنە بەدینەوە. لە فەرمودەکاندا هاتووە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کەسێک سەری بریندار بوو، دوو کەس ویستیان سەری لە بۆ تیمار بکەن، گوتی ئەیوکما ئەطەب، کامتان شارەزاترن. واتە ئەم حەدیسە ئەم فەرمودە ئەوەی لێ وەردەگیرێ کە کەسێک ئەگەر شتێک نەزانی پسپۆری خۆی نەبی ئیشی ئەو نەبی نابێ ئەو ئیشە بکە، و کاتێک کە کەسێک بیەوێ چارەسەری نەخۆشیێکی خۆی بکە ئەبێ بگەڕێت چ خەڵکێک باشتر لێ دەزانی بست بۆ لای ئەو. گومان لەوە دانیە کەسێک کە دەبیتە پزیشک ئەوها بە ئاسایی نابتە پزیشک، بەڵکو ئەبێ لە زانکۆ دەربچی، ئەبێ پێشتر بڕوانامەی هەبیتن بستە زانکۆ، لە زانکۆ ئەخوێنی لە ڕێگای مختبەرەوە لە ڕێگای زانستی سەلمێنراوەوە، ئەوجا ئەبێ بە پزیشت و ڕێگای پێ دەدرێ. بۆیە کەسێک کە ئیدعایەوە بکا بڵێ من پزیشکی ئاینیمە لە ڕاستیدا لە ئاین دوورە و ئەو شتە دروست نییە، و دروست نییە خۆی ئەو کارە بکە و دروست نییە خەڵکیش بستە لای. مامۆستا بۆ نمونە ئەو نەخۆشانی کە سەردانی مامۆستا عەلیەکان جۆرەها چارەسەریان بۆ نووسرێ، بۆ نمونە کلێنس یاخود بەکارهێنانی خۆڵ وەکو چارەسەر، ئەمانە لە ڕووی زانستی پزیشکیەوە ئەوەی کە پێوترێت پزیشکی ئاینی تا چەند لەگەڵ دنیای ئەمڕۆیە کە زانست تا ڕادێکی زۆر باش پێشکەوتو یەکەگرێتەوە. وەصفکردنی ئەو بابەتانە لە بەکارهێنان لە بۆ چارەسەر ئەگەر زانستی پزیشکی پشتگیری نەکا دروست نییە هیچ کەسێک ئەوانە بەکاربینێ، لەبەر ئەوەی زانستی پزیشکی پشت دەبەستی بە علمەوە، بە تەجروبەوە، بە مختبەرەوە، بە ئەشعەوە، بەڵام ئەو کەسانە هەر لە خۆیانەوە ئەو شتانە بنووسن بێگومان ئەوە زیان بە حیاتی خەڵک دەگەینن. هەر باپیرانی ئێمەش هەر لە پێشان لە پێشینانی ئێمە وتویانە قسێکی زۆر بە حکمت و معنایە، ئەڵێ نان لە بۆ نانەوە، گۆشت لە بۆ قەساب. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیوتو من طبیبی دینیمە، بۆ ئەبوو حەنیفە ئەوەی نەکردووە ڕەزای خوا لێبێ، بۆ ئیمامی مالک نەیکردووە، بۆ ئیمامی ئەحمەد نەیکردووە، بۆ شافعی ئەو زانا گەورە نەیکردووە، بۆ زانایانی مجتەهیدی ئوممە ئەو کاریان نەکردووە ئەگەر ڕاست بواە. بەڵام گومان لەوە دانیە ئەوە مەسەلەکە لە غەیری تیجارەتکردن بەو دینە نەبی هیچ مەبەستێکی تر لە پشتەوە نییە. مامۆستا بەڕێستان وەکو مامۆستایەکی ئاینی وەکو ئەندامی لیژنەی فتواش لە هەرێمی کوردستان ڕێنمایی و قسەتان بۆ ئەو کەسانە چیە کە سەردانی ئەو جۆرە کەسانەیەکەن؟ لە ڕاستیدا ئەو کەسانە گوناحبار دەبن، لەبەرەوەی من بەپێ ئەو حەدیثێکە باسم کرد ئەبێ ئەو کەسانە بۆ چارەسەری کێشەی خۆیان و نەخۆشی خۆیان لە دوو خەڵکانێک بگەڕێن کە شارەزا بن لەو بارەیەوە. ئەگەر ئەو کەسانێک کە ئەوان دەچنە لایەن کەواتە ئەگەر ئەوان شارەزاترن ئەی پێویستمانچی بە زانکۆکانی پزیشکی و بە کۆلێجی پزیشکی بۆ هەموو زانستەکە کە ئەوڕۆ لە دنیادا هەیە. گومان لەوە دانیە کە کارێکی هەڵە دەکەن، ئێمە ئامۆژگاریان دەکەین کە بچنە لای کەسی پسپۆر، کەسی شارەزا. زۆر باشە مامۆستا، وەکو دوا پرسیار مەلا عەلی کەڵک ئێمە سەردانیمان کرد لە ماوەی نزیکی سەعاتێک بۆ 2 سەعات نزیکی زیاتر لە 100 نەخۆشی بینی و لە هەمووشیانە یەک ئاەتی قورئانی پیرۆزی هێنایەوە ئەی خوێن بەسەریانە ئاەتەکە ئەگەر هەڵە نەبم وننزل من القرآن ما هو شفاء. بەڵێ ئەو ئاەتەیە بوو ئەگەر تەفسیرێکی و ئاەتە بکەی ئایا تا چەند پەیوەستە بە چارەسەرکردنی نەخۆشەوە لە چ کاتێکا ئەتوانێت بەکار بهێنرێت؟ لە ڕاستیدا قورئانی پیرۆز کۆمەڵێک ئاەت باسی نەخۆشی دەکەن، باسی نەخۆشی دڵ دەکەن، وفي قلوبهم مرض، کۆمەڵێک لە ئاەت بەو شێوە باسی دەکەن. قورئان کە شیفایە بۆ شیفا نییە بۆ نەخۆشیێکی جەستەیی، بۆ نەخۆشیێکی کەسێک هێشتی تەواو نییە پێویستی بە نەشتەرگەری هەیە. قورئان شیفایە بۆ نەخۆشی نیفاق، بۆ نەخۆشی کوفر، بۆ نەخۆشی تووڕەبوون، بۆ نەخۆشی نەزانین، بۆ نەخۆشی شرک. ئەو نەخۆشیانە قورئان ناوی لێ ناوە مەڕەض کە مەڕەضی نیفاق و شرک و تا دوای ئەوانە کە باسم کرد. قورئانی پیرۆز شیفایە بۆ ئەوەی کە ئیمان لە دڵی خەڵک دروست دەکات، نەزانی لە دڵی خەڵک لا دەبا. ئەسڵەن قورئانی پیرۆز باز لەوە دەکات کە جن ناستە ناو جەستەی مرۆڤەوە. باشە چۆن ئەوان بە چ ڕەوای حەقێکە بە خەڵک دەڵێن ها جنێکی تێدا یەک ماوە بێتە دەرەوە، یاخود سۆندەیەکیان هێناوە لە گوێی کابرایان ناوە ئوخروج یا کافر، وەرە دەرێ ئەی کافر. یعنی ئەوانە چۆن دەزانن ئەو جن لە ناو قەڵبی و کابرایدایە؟ قورئان ئینکاری ئەوە دەکاتن کە جن نابیندرێ، ئەمە کارێک بوو تەنها خوا بە حەزرەت سولەیمانیدا. بۆیە بە هەزاران کەس هەڵدەخەڵەتێنن لە کوردستان و لە وڵاتانی عەرەبی ئیسلامی بەداخەوە بە ناوی ئەوەی کە جن لە قەلبیدایە و جنیش ئەسڵەن
کار شتێک نییە کە بەستە ناو جسمی ئینسانەوە چونکە جن لە مەخلوقێک کە دروست کراوە لە ئاگر دروست کراوە ئینسان لە ئاو خۆڵ دروست کراوە دوشتی دژی یەکترن بە هیچ شێوەیە نەعلم لە زانستی نە لە ڕووی دینی جن ناسە ناو قەلبی ئینسانەوە. سەبارەت بەکردنەوەی نەخۆشخانەیەک لەلایەن مەلا عەلی کەڵک و بینینی نەخۆش بەبێ هیچ بڕوانامەیەکی زانستی و فەرمی دەمەوێت هەڵوێستی وەزارەتی تەندروستی لە حکوومەتی هەرێمی کوردستان بزانم. دەچمە لای وتەبێژی وەزارەتەکە و لەو بارەیەوە پرسیاری لێ دەکەم. کاک دکتۆر ئەو شوێنی کە مەلا عەلی تێدا چارەسەر بۆ نەخۆشەکانەکە قەتعەیەک هەڵواسراوە لێ نووسراوە نەخۆشخانە بە ناوی نەخۆشخانەوەیە. کردنەوەی نەخۆشخانەیەکی لەو شێوەیە کە ڕۆژانە نزیکی وەکو خۆیاڵێ 400 بۆ 500 نەخۆش سەردانیەکەن و عیلاجیان بۆ وەکات. پێویستی بە وەرگرتنی مۆڵەت نییە لە ئێوە چۆن ڕێگەتان ناوە کە بە ناوی نەخۆشخانەوە شتێکی وا بکرێت. مادەم ناوی نەخۆشخانەیە پێویستە مۆڵەت هەبێ لە وەزارەتی تەندروستی. هیچ شوێنێکی تر مافی ئەوەی نییە مۆڵەتی نەخۆشخانە بدە. بەڵام ئەو شوێنە بە هیچ جۆرێک هیچ مۆڵەتێکی نییە لە وەزارەتی تەندروستی. بەداخەوە لەو شوێنانە کە دەکرێتەوە پێویست بەوە دەکاتن لایانی تر وەزارەتی پەیوەندداری تر وەزارەتی ناوخۆ پارێزگا قایمقامێتەکان بپرسن ئەو شوێنە چۆن کراوەتەوە ئایا مۆڵەت هەیە یان نا چونکە ئێمە وەزارەتی تەندروستی ڕاستەکەی ئەوانەی کە مۆڵەتی لە ئێمە وەردەگرن یان ئەو شوێنانە لەلایەن کارمەندانی ئێمە پزیشک بێ کارمەندی تەندروستی بێتن ستافێکی وەزارەتی تەندروستی بێ بکرێتەوە شوێنێک ئێمە بەرپرسین سەردانی ئەو شوێنە بکەین و ڕاستە خۆ دای بخەین لەلایەن تیمەکانی خۆمانەوە. بەڵام ئەوە نا ستافی ئێمەیە وەنە نەخۆشخانە شەمۆڵەتی لێ وەرگربێ لەبەرەوە داخستنەکەی لەگەڵ ئەوەشدا ئێمە وەکو ئەرکێکی خۆمان بۆ پاراستنی تەندروستی خەڵک داوامان کردو سکاڵاشمان کردو داواشمان لە وەزارەتی ناوخۆ کردووەکەوە دابخرێتن بەڵام داخستنەکەی و ئیزراعاتکردنەکەی بە تەواوی پێویستە بە وەزارەتەکانی ترەوە. باشە سکاڵاکەی ئێوە لەسەر ئەو عیلاجانەیە کە مەلا عەلی کەڵک ئەیدا بە نەخۆشەکانیا لەسەر ئەوەیە کە مۆڵەتی وەرنەگرتووە لای ئێوە نا بە شێوەیەکی گشتی لەسەر ئەو ڕەفتارانەیە کە دەیکا ئەو جۆرە چارەسەریانەی کە ئیدعای بۆ دەکات گوایە چارەسەری ئەو خەڵکانە دەکات بەبێ ئەوەی هیچ بنەمایەکیش هەبێت و بەبێ ئەوەی هیچ مۆڵەتێکیش هەبێ و بێ ئەوەی کەسەکەش وەکو کەس مۆڵەتی ئەوەی هەبێت کە ئەو جۆرە کارە بکاتن. باشە سکاڵاکەی ئێوە لە دادگا دژی مەلا عەلی کەڵک گەیشتۆتە کوێ؟ تا ئێستا بەردەوامە ینی بەداخەوە ماوەی زۆری پێچووە ئێستاش بەڵام هەر بەردەوامە هیوادارین بە جۆرێک بشکێتەوە لە بەرژەوەندی گشتی دابێت. بەڵام بەداخۆیمە ئەو بابەتە دەبەستینەوە بە یەکەم لایانی هوشیاری کۆمەلگا نەک خوێندەواری ینی بەداخەوەنی خەڵکانێک هەن لە لای ئێمە خوێندەواری و دەرچوی کۆلیژن بەڵام دەبینی بە جۆرێک قسە دەکەن کە وشیاری پێوە دیار نییە گرفتەکە گرفتێکی وشیاریەوە لەنا هەموو کۆمەلگایە کە کەلتورێکی دواکەوتوو هەبی هوشیاری زۆر نەبێتن ئەو جۆرە باسانە گەرم دەبن لەبەرەوە بە بۆچوونی ئێمە بە تەنیا وەزارەتی تەندروستی بەرەنگاربوونەوە و بنبڕکردنی ئەو دیاردانەی پێناکری بەڵکو بە شێوەی سەرەکی پێویست بۆ دەکاتن ڕۆشەبیرانی ئەو میلەتە وەروها ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و بەتایبەتی ئەو بەڕێزش کە باز لە مەسلەی دینی دەکات بە ناوی توبی نەبەویەوە ئەوە پێویست بۆ دەکاتن لەبەروی بابەتەکەش بابەتێکی هەستیار دەبێت پێویستە وەزارەتی ئەوقاف پێویستە یەکێتی زانایان و ئەو مامۆستا بەڕێزە ئاینیانەی کە کەسانی زۆر ناسرا و زۆر زیرەک و زۆر بەتوانامان هەیە لە نێو کۆمەلگەی کوردەواری پێویست بۆ دەکات ئەوانیش بێنە سەر خەت و بۆ ئەوەی زیاتر ئامۆژگاری خەڵک بکەن چونکە لەوانەیە ئەو قسەی لەوان وەربگیرێتن لەلایانی ئێمەوە بە تەنیا وەرنەگیرێتن چونکە بە تەواوی پێویستە بەلایانی هوشیاری جا چه هوشیاری گشتی بێ یاخود هوشیاری ئاینی بێ. ئێستا چۆنی دوای مامۆستا عەلی بینی هەروەکو خۆت وای دروست نییە خۆی ئەو کارە بکە و دروست نییە خەڵکی بسەلای ئەوە مەسەلەکە لە غەیری تیجارەتکردن بەو دینە نەبی هیچ مەبەستێکی تر لە پشتەوە نییە. هەندارەکەم شەڕە دەماغا گوتیان بیگەکە مەلا عەلی منیش چوومەکن مەلا عەلی ئێستا خراپترە نەک باشتر. ئێمە وەکو ئەرکێکی خۆمان بۆ پاراستنی تەندروستی خەڵک داوامان کردو سکاڵاشمان کردو داواشمان لە وەزارەتی ناوخۆ کردووەکەوە دابخرێت. مەلا عەلی کەڵک بەبێ گەڕانەوە بۆ سەرچاوە زانستیەکان و بە گوتەی خۆی چارەسەری زیاتر لە 100 نەخۆشی دەکات. مامۆستایەکی کۆلێژی پزیشکی لە زانکۆی سەلاحەدین لەو بارەیەوە دەڵێت هیچ چارەسەرێک بەبێ بەڵگەی زانستی سەلمێنرا و باوەڕپێکراو نییە و نابێت بەکار بهێنرێت. هەندێکیان لەو کارانە سەرچاوە هەیە سەرچاوەکان چه شەڕابی چه علمی بیتن پەیتی و ئەمە خۆمان لێرە لە کۆلێژی پزیشکی زۆر لەو بابەتانە بابەتی هەنگوین مەسەلەن بابەتی زەنجەبیل و مەسەلەن بابەتی کە وەکو گوڵای یاسمین و ئەو شتانە لێرە توێژینەوەی زانستی بۆ دەکەین و
و سوودەکانیشی بە بەڵگەی زانستی دەسەلمێنی کێشەمان لەگەریان نییە و هەندێک بابەتتر هەیە بەڕاستی خۆم بە دواتچوونەوەم بۆ کردیە لە هیچ شوێنێ نەمدیتیە یەکە شوێنێکی بێتە ناو قەبعانی کەوانەی طبی نەبەوی نەمدیتی وەکو لە باڵێن بابەتی کرێنکسەکەی نەمدیتیە ئێمە وەکو پزیشک هەتا شتێک ڕێگامان پێ نەدرێتن ناتوانین بە یەک بەشی ملیۆنەکی گرامەکی زیاد و کەمی بکەین ناتوان هیچ شتێک لە خۆمانەوە بکەین دەبی سەرچاوەمان هەبیتن و ئەلە کۆلێژەش مەسەلەن بە سەرچاوەی زانستی باوەڕ پێکراو بڕۆین ئەو دەتوانین ئیشەش بکەین. لەسەر ئیش و کارەکانی مەلا عەلی کەڵک و چارەسەرکردنی نەخۆشەکانی بە جۆرەها چارەسەری جیاواز وەکو بەکارهێنانی کلێنس و میزی حوشتر و هەروەها خۆڵ خواردن ڕای وەزارەتی ئۆقاف و وەزارەتی تەندروستیمان وەرگرت ڕای ناوەندە زانستی و شەرعیەکانیشمان لەم بارەیەوە زانی ئێستا هاتوونێتە ناو بازاڕی هەولێر مەبەستمانە ڕای هاوڵاتیانیش وەرگرین بزانین تا چەند باوەڕیان بە چارەسەر و ئیش و کارەکانی مەلا عەلی کەڵک هەیە. من 3400 چوومە لای بابم جڵتەی دەماغیە چوویمە لای پێم وتووە گوتم مامۆستا ئەو مشکلانەی هەیە نەیتوانێت بۆم چارەسەر بکاتن. ئەمن مندارەکەم شەرەر دەماغا گوتیان بیبەکم مەلا عەلی منیش چوومەکن مەلا عەلی تەماشا مندارەکەی کرد و گوتی بی بەناو غورفەی درێژی کرد بە داران لە بن پێیدا و گوتی دەبێ و عیلاجانە بخوا و هەتا سارەکی هاتچی پێ بکەی و ئیدی مندار بەخۆی پێ قوت نادرێتن کەپسولی لە بۆ من نووسیان ئەمن چ لەو عیلاجی بکەم ئەوە مێشتی تەواونیە چی دار چی ئیستفادی هەیە لە من پێ بدەیت لێ دەولێدا چەند ڕۆژێک لەمارە هەر لە بن پێمدا هیچ ئیستفادی نەبوو ئێستا خراترە نەک باشتر لێ دوکانەدادرم حکومەتیمە بەدوستار لەسەر مەسائلانە دەبا لە کاتی خۆی ڕاڕێپێدانی بە مەلا عەلی نەدابایە کە ئەو شتانە بکاتن و ئەو کارە ساتێ لەگە ئەو ملەتەی بکاتن.